لارکوێکەن و بینەری زوو من ئەم کاتان باش ئەم شەو گفتوگۆ لەسەر دەستگیرکردنی شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێیەکەم بە دڵنیاییەوە با بڵێن هەم لەبەرەوەی سەرۆکی جوڵانەوەیکی دیاریکراوی کوردستانە و هەم پێدەچێت کارکتەری خۆیشی کارکتەرێکی جێمشتومڕ بێ بۆیە بە دڵنیاییەوە کاتێک ڕووداوێکی لەو شێوەیە دەستگیرکردنێکی لەو شێوەیە ڕوودەدا بۆ هەرێمی کوردستان مشتومڕ بە دوای خۆیان ئەهێنێ مشتومڕەکان ڕاستیەکەی دوو ڕەهەندی گرتووە ڕەهەندێکی قانونیە یاساییە ئەوە کرێ قسەی زۆری لەبارەوە بکرێ بە دڵنیاییەوە ڕەهەندە یاساییەکەیشی لەم نێوەندەیە دووبارە دێتەوە گۆڕێت چونکە بەڕاستی هەم بەشێک لە لێکدانەوەکان بەرەو ئەوەن کە ئەوەی کە با بڵین کەیسەکە ئێستا جوڵێنراوە یان پەیوەندی بە تەوقیتێکی دیاریکرا و نزیک لە هەڵبژاردنەوەمان هەموو ئەمانی دیکەوە هەیە بە دووبارە خوێندنەوەی سیاسی بۆکرێ خوێندنەوەیکیان با بڵێنەوەی نوێ و ئەوانەی کە زیاتر نزیک لەو بیرکردنەوەکانیان با بڵێن بیرکردنەوەکانیان زیاتر نزیک لەوانە ئەوە باس لەواکەن کە جۆرێک لە ترسە ئەوی لە بەردەم هەڵبژاردنیان کۆمەڵێک پرسی دیکە بە دڵنیاییەوە ئەوەی دیکەش ڕاستیەکەی لێکدانەوەیکی دیکەی سیاسیە ئەویش بە جۆرێک لە سیناریۆی ئەبینێ و ئەی بەستێتەوە بۆی کە ڕاستیەکەی ئەمە بۆ خزمەتگەاندنە بە نەوەی نوێ و سەرۆکەکەیشی نەک ئەوەی ڕامکردنیان یان ڕاگرتنیان لەم با بڵێن لەم سەروبەندی هەڵبژاردنەیە دیوە قانونیەکەیشی قسەی زۆرە لەگرێ بە دڵنیاییەوە بە تایبەتەوەی کە ماوەیەکی زۆرە شاسوار عەبدولواحید لە ڕووی هەندێک پرسی دیاریکرا و سکاڵای لەسەر بووە بۆچی با بڵێن ئێستا ئەم دۆسێ ئەجوڵێنرێ و کاری لەسەرەکرێ بە تایبەت ئەمەی کە ئەمڕۆ وا هاتە دەرەوە باسکرا کە پەیوەستە دەستگیرکردنەکەی پەیوەستە بە سکاڵێکی دیاریکراوی پەرلەمانتارێکی پێشووی کوردستان کە بەدڵنیایی کاتی خۆی لەسەرنەوەی نوێ بوو بە پەرلەمانتار دواتر پێم وابێ بوو بە پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان خات و شادی نەودزات گرفتێکی دیاریکراو لە نێوان هەردووکیانە هەبوو مەسلەی هەڕەشەکردن و چوزانم ڕوونە پرسەکە چییە ئێستا دووبارە گوایە لەسەر ئەو پرسە بە دیاریکراوی شاسوار عەبدولواحید سزا دراوە یان دەستگیر کراوە و پێدەچێت سکاڵای دیکەش بە دوایە بێ لەسەر پرسی دیکە بۆی ڕەهەندە قانونیەکە و ڕەهەندە سیاسیەکەی ئەم پرسە لەگەڵ دوو میوانە گفتوگۆکەم فایق گۆڵپی چالاکی سیاسی لەگەڵ یادگار جەلال لێکۆڵەری دادوەری هەردوولا بە خێر بن وادارم زۆر باش بن دکتۆر فایق ڕێم بەبا لە ڕووی قانونیەوە حەقیقەت قسەی لەسەر بکەین دواتر بە دڵنیایی و ڕەندە سیاسەکانیشی باسەکەین کاک یادگار بەخێر بێ وادارم زۆر باش بی جێگری سەرۆکی دادگای سلێمانی ئەڵێ تۆمەتبار لە دۆسیەکەیە نەخۆی نەپارێزەرەکەی ئامادە نەبوون بۆی ڕێکارەکان بەغیابی کاری لەسەر کراوە جا بەڕاستی ئەم دۆخە سزای غیابی لە خۆی ئەگرێ یان نا تۆ لەم نێوەندەیە لەم ڕەهەندەیە لە ڕووی قانونیەوە توانی چی بە ئێمە بڵێ باز بۆ ڕێستان خۆشحاڵ بە دیداری بەرەس و شاد بووم تەمان حکمی غیابی بۆ تەمان بۆ تۆمەتبارانەیەکەوە لە ئەسنای دادگای تەنانەت لەگەڵ کۆڵینەوە ئەتوانرێ ئامادە نەبێ یان لە دادگای تایبەتمەند ئامادە نەبێت و هارب بێ شوێنی نادیار بێ هەڵهاتوو بێ ڕێکارێکی تایبەت ئەگیرێتە بەرکەوکە ئەو کەسەی گەر پێشتر بە کەفالە بەربوو بێ ئەوێ کەفیلەکەی ئاگدار کردێتەوە تۆمەتبارەکە ئامادەکە ئەگە کەفیل هات ئامادە بووتی من ناتوانم تۆمەتبار ئامادەکەم ئەو کاتە دادگای تایبەتمەند کەفیلەکە هەواڵەی دادگای کەتنەکات و مەبلغی کەفالەتەکەی لێ وەرەگیرێ دەم و دەست فەرمانی دەستگیرکردن بۆ تۆمەتبارە بێ دەرکرێ لە بەروی کەفالەتی نەماوە باش دوای کە فەرمانی دەستگیرکردن بۆ تۆمەتبار دەرکرێ ئەمە ئەگەر کەفیل نەیتوانی ئامادەیکە باشە یانەگە هاتو تۆمەتبار ئامادە نەبوو و تەبلیغ برا بۆ شوێنی مانەوەکەی یان فەرمانی دەستگیرکردنەکە دەرچوو برا بۆ شوێنی مانەوەکەی و کەسەکە دەستگیر نەکرا و مختاری گەڕەکی شوێنەکە بێ ئیشعارێ بکات بۆ دادگا بڵێ کە تۆمەتبار کە دانیشتی فلان شوێن بوو لە ئێسایە شوێنی نادیارە یان هەڵهاتووە
یا ماڵی گواستۆ لێرە نەماوە شوێنەکەی نازاندرێ بەم ئیشعارە دادگا بڕیاری دەرکردنی فەرمانی دەژیرکردنینەکە و ڕێکارەکانی دادگایکردن بە نەئامادەبوونی دەرەکە جێبەجێکات یەکێک لەو خاڵانەوەیەکەوە ئەبێ لە ڕۆژنامەکانە ئاگاداری بۆ دەرچێت کە مانگ ئەگەر لە تاوانەکان سەرپێچی مخالفە بێ یاکەتن جونح بێ ئەبێ مانگێک پێش ئەوە عدەدی ڕۆژنامەکە کە دەرچێت تا ڕۆژی محکەمەکە مانگێکی بین بێ مانگێکی بۆ دوا ئەوە محکەمەکان دەست پێەکە قەراری لێ قەرارەکە دەرەکات کە بەس گونجێ قەرارەکە بە سزادان بێ گونجێ بە ئیفراسکردن بێ دادگا بۆی دەرکەوت کە بەڵگەنیە یان گونجێت لەو بڕیارێکە دەرکە بە غیابی دەرەکرێت دواتر دیسانەوە ئەم بڕیارە غیابیە ئەبێ بڵاو کرێتەوە دیسان لە ڕۆژنامەکانە کە ئاگادار کرێتەوە کە ئەو کەسە بەغیابی حکم دراوە فەرمانی دەژیرکردنەکەی ئەبێ گشتانی بۆ بکرێ بەم بەسەوەی کە لە هەر شوێنێکە دەژیرکرێ بگیرێ ڕێکاری دوای ئەمە کە دروست ئەبێت چییە ئەوەیە کە کەسێک کە بەغیابی حکم درابێ ئەگەر لە بابەتی مخالفەیە بێ سەرپێچیە بێ لە ماوەی مانگێکە چ بەوەی کە خۆی ئەترازێک داد بە دادگاکە چ بەوەی تەڵەبێ بدا بە بنکەی پۆلیسەکەی کە وەختی خۆی دۆسیەکەی لێ بووە چ بەوەی کە خۆی تەسلیمی بنکەیەکی تو پۆلیسکا یان دەستگیر کرێ ئیعادەی محکەمەی پێوترێ بۆ بابەتی سەرپێچی مانگ لە نێوان مانگێکە بۆ بابەتی کەتن لە ماوەی 3 مانگایە بۆ بابەتی تاوانەکان لە ماوەی 6 مانگایە یانەگە کەسێک لە جینایەت دادگای تاوانەکان حکمێکی خیابی بۆ دەرچێت بۆی هەیە لە ماوەی 6 مانگە خۆی تەسلیم کاتەوە بۆ ئەوەی ئیعادەی محکەمە بکرێتەوە ئەم دۆسیێژ دیارە چەند ڕۆژێکە کە قەرارەکە دەرچووە بۆیە توانراوە لەو بینە کە ئەم قەبزەکە جێبەجێ کرێ بەڵام ئەوەی کە تۆزیەک لەم بابەتە دووشت زۆر تۆزیە قسەی زۆر لەسەرەکە یەکەوەی کەم دۆسیە 6 ساڵ یان 2 ساڵ لە ڕێکۆڵین و 4 ساڵ لە محاکەمەکردنەکەیە ینی ئەگەر کەسە چەند وەختە ئامادە نەبووە بۆ ڕێکارەکانی دەژیرکردنەکەی جێبەجێ نەکراوە یان کە ئێستا توانراوە جێبەجێکرێت دوای فەرمان دوای دەرچوونی قەرارەکەی محکەمە وایە ئەی پێش ئەوی کە قەرارەکەی حکمی غیابەکە دەرچێت ئەبێ ئەمە قەبزەکەی جێبەجێ کرایە ئەم توانرا ئەم کەسە هەر لە شای سلێمانی و لە هەرێمی کوردستانە بووە توانرا بۆ ئەوی کە ئەم زەجە ئەعلامیە زیاتری لەسەر دروست نەکرایە هەنێک کەس بڵێن بابەتەکە سیاسی هەنێک کەس بڵێن نە بابەتەکە سڕف یاساییە ئەتوانرا ئەم لەم بابەتە تۆزێ دوورتر دروست بووە لەم کەیسە تۆ پێت وایە حکومدان بەم شێوەیە بەغیابی با بڵێن دروست نییە لە ڕووی قانونیەوە حکومدان بەغیابی دروستە بەڵام خۆی بوو لەمەیە لەم کەیسە حکومدان بەم کەیسای کێشێکی تیانی لە حکومدانەکە بەغیابەکە دروستە ئەوەی کێشێکی تیانە بەڵام ئەوەی کە ناتەن دروست بووکە ئەو بووە بۆ لە دوای حکومەکە توانرا دەژیر کرێ بۆ لە پێش دەرچوونی حکومەکە نەتواندا دەژیریکەن و ئامادەیکەن بۆ محکەمەکەڵەکە وڵا ئەوە پرسیار بوو یعنی بۆ نمونە جێگری سەرۆکی دادگا ئەمڕۆ زۆر قسەی بۆ میدیاکان کرد ئەڵێ چەند جارێک ئاگادار کراوەتەوە لەگەڵ ئەوەشا فەرمانی دەستگیرکردنیشی بۆ دەرچۆ بەڵام جێبەجێ نەکراوە هیچیان نە ئاگادارکردنەوەکە وای کردووە با بڵێن تۆمەتبار سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ بچێ بۆ محکەمە نە دەرکردنی فەرمانی با بڵێن دەستگیرکردنیش جێبەجێ کراوە باشە ئەگەر ئاگادارکردنەوەکە خودی بێ با بڵێن و خۆی نەچوو بێ بەڵام جێبەجێکردنی فەرمانی دەستگیرکردن پێویستە بە دام و دەستگاکانەوە ئەوان بۆنیاییەوە تەمان فەرمانی دەستگیرکردن ئەندامانی زەبتی قەزایی کە هێزەکانی پۆلیس ئیگرێتەوە ئاسایش ناخۆ ئیگرێتەوە ئەوان بۆیان هەبوو دەژیریکەن یعنی تۆ حسێب کە ئەگەر پێش من نازانم پێش قەرارەکە ئەبێ فەرمانی دەستگیر چونکە دۆسیەکەم نەدیوە سەراحەتەن ناتوانم قسەی لێ بەڵام قانونیان کە باسیەکەم ئەبێ پێش دەرچوونی بڕیاری حکمی غیابەکە فەرمانی دەستگیرکردنی هەبوو بێ باشە هەبوو بێ بۆ جێبەجێ نەکراوە کە ئامادە بکرێت بۆ محکەمەکردن فەرموو هەر ڕۆژێ پێش محاکەمەکە دەژیرەکرا برا بۆ ڕۆژی محکەمەکە باشە ئەو کاتە حکومەکە بە ئاشکرا خوێندرایەوە بە حوجودی خۆی درایەوە ئێستاش طبعا بەپی یاسا ڕێکاری یاساییە ڕێدا کە کەسێ بە غیابی بێ خۆمە پەیوەندی بە ئوسوڵ محاکەمەتی جەزایی ژمارە 23 ساڵی 71ەوەیە بۆ هەموو کەسێک بە شێوا بۆ شێوازەیە بەڵام ئەو خاڵی گرێتەوە کە ئاخاڵی کێکە هەیە کە ئێستا کە داوای عادی محکەمە کردواتەوە خۆی لە یاسا ڕێی پێداوە ئەڵێ نابێت ئەگەر ئامادە بوو حکمێک بدرێت لە حکمی غیابەکە زیاتر یعنی ئەمە یەکێک لەو یانەی کە ئەگەر ئەم جارە ئەسە کە محاکەمە کرێتەوە ناکرێت لە 6 مانگ زیاتر لە حکومەکەی دێت نەوەی نوێڵێ پارێزەرەکەی پەڵپی گرتووە لەو بڕیارەوە لە ڕووی قانونیەوە ئەتوانی پێم بڵێ پەڵپەکە هێزی هەیە یان نا پەڵپەکە بۆ
هەڵوەشانەوەی بڕیاری سزادانەکەی بە غیابی یان بۆ دووبارە محکەمەکردنەوەیە نەسی بەڵپەکەم داواکاریەکەم نبینەوە بەڵام ئەگونجێت بۆ هین بێت بۆ عادی محکەمە بێت باش هەر بۆیە 21 مانگیان بە پێ هەر قسەی پارێزەرەکان 21 مانگ ئەم مانگە دانراوە بۆ عادی محکەمەکەی باشە 21 مانگ کە لەبەر دادگای تایبەتمەند کە دادگای کەتنە ئامادە ئەکرێت و بە بەسەوەیەوە محاکمەی بکرێ کە ئەنەما حضوری وجودی هەیە تاکو کاتە قرارەکەی تر محکەمە لەو کاتەیە بۆی هەیە نەبوونی بەڵگەی فراجیکە بۆی هەیە سزاکەی بۆ کەم کاتەوە یان سزای بدات وەخفی تەنفیزیکە بۆش هەیە ئەو شەش مانگەی بەسەرا جێبەجێ بکە زۆشتی تر هەیە باسیەکەی نەڕووی کاتەوە لە ڕووی داهاتوی ئەم کەیساکرێ بە چۆبگا کاگیادگار دێمە وڵات دکتۆر دووبارە بە خێر بێ پێم خۆشە گفتگۆ لەگەڵاکەمەوە وەکو پێشاتێکی یاسایی سەیریەکەی یان سیاسی وەڵە من بەداخەوە یعنی هەندێک قسە هەیە حەزاکەم بیکەم بە زەبێ بیکەم بە قەنەعەتی من دەسەڵاتی کوردی لە هەولێر و لە سلێمانی یاسا و دادگاکان بەکارێنێ وەکو وەسیلەیەک بۆ سەرکوتکردنی ئەو خەڵکانەی کە لەگەڵیانێ لەبەروی من لێرەوە یەکسەر ئەچمە ناو مۆزوعەکەەوە ئەمە مەسەلەکە سیاسیە ئەنی ئێستا بۆ خۆی کاک حاکم باسی کرد کاگیادگار زۆر شتی باس کرد مەجال هەبوو بەو شێوێنەوێ بەو شێوە بواە یەکێ لەوانە ئەم قضیە لە ساڵی 2019 بووە بۆ تایسە ئیجرات نەکراوە خاڵی دوم ئەوەیە ئەم قضیە لە ئەساسە سیاسی بووە بۆ خۆی ینی مۆزوعەکە چی بووە کەسێک هەبووە توێتە ناو لیستینەوەی نوێەوە بە فێڵ بووە کە دەرچووە بۆ پەرلەمان گەڕاوەتەوە ئەو شوێنی کە نردویانە باشە من نازانم یعنی بۆ یاسا چیڵێ لەسەر ئەم حاڵەتانە ئەمە سەلمێنراوە دکتۆر کان مەسەلەکە لەوە دروست بووە ئەی خۆیسا یعنی ئەو کات ئەو لە لیستی سەلمێنراوە ئەوەی ئەو کارکتەرە مەسەلەن لە شوێنێک ئێستا لە ناوە حیزبی دەسەڵاتایە هیژەکە ئەوکو کاتێرێک ینی بۆچی ئەمە بووە ئەوە مۆزوعەکە لێرەوە دروست بووە ئەم کێشەیە لە ئەسڵا سیاسی بووە گوازراتەوە بۆ یاسایی لە یاسایەکەشەوە لەو کاتەوە تا ئێستا هیچ ئیجراتێکیان نەکردووە مەسەلەن خۆ ئەیانتوانی بیگرن بیبەنە دادگا ئەگەر خۆی ناچێ ئەیانتوانی بیبن محکەمەیکەن ئەمە خاڵێکی گرنگە خاڵی دوم ئەوەیە ئەم مەسلەیە ڕەهەندی جیاجیایی هەیە ڕاستە ڕەهەندێکی پەیوەندی بە شخصی شاسوەر عەبدولواحید و نەوەی نوێەوە هەیە و مەسەلەکە بوو ئەوەیە کە ئەم هێزە سیاسیە کە دروست بووە وەکو پێویست گەشتەنەکە نەتوانێت بربەرەکانی حیزبەکانی دەسەڵات بکە تا کۆتایی ئەمە من بەشێکی بەوە لێگەدەمەوە بەشە گشتیەکەی ئەوەیە کاکە ڕەنج مشکلی ئێمە ئەوەیە لە کوردستانە عەقڵیەتێک هەیە ئەڵێ مادام من پێشبەرگە بووم مادام من شەهیدم داوە مادام من باوکم سەرکردە بووە ئەبێ هەتایە دەسەڵاتی ئەم کوردستانە بەدەست منەوە بێ ئەم عەقڵیەتە لەبەرەوە چیەکە ئەم عەقڵیەتە هەموو شتێک بەکارێنێ لە پێناوی مانەوەی دەسەڵاتەکەیە دکتۆر یعنی ئێستا کەسێکی وەکو شاسوار پێشمەرگە نەبووە باوکیشی بەرپرس نەبووە خەڵکێکی احتیادی بوونەوانە خۆی گەنجێکە لە چاو ئەو خەڵکانەی ترە هاتووە سیاسە دەکا باشە ئێمەمانان ئەوانەی کە دڵسۆزی کورد بووین قوربانیماندا پێشمەرگایەتیمان کرد بۆ ئەومان کرد هەتایە خۆمان و باو و با پیرانمان و کوڕ و کچەکانمان لەسەر حکوم بن نەشزانین حکوم بکەین خۆگەر ئەمانە بیان زانیای حکومیان کردایە ئێستا من هاتمە ناو مۆزوعەکەەوە ئەم بەیانیەش و ئێستش و هەر یێشم بۆچی ئەم خۆگەر ئەمانە نەوتیان نەدزیایە ئەگەر ئەمانە حکوومەتی عێراق ئەڵێ 120 ملیارد دینارم بەرێ من 950 دێمە نایدا حکوومەتی عێراق ئەڵێ نەوتەکە مەفرۆشە بەستی دۆلار بیفرۆشە من بۆ دەفرۆشم بە 65 و 70 تا 80 ئەو نەوشتی کەشەوە دەمێ موچەی مانگانەی خەڵکە کەشەوە بۆ نێرم نایکەن نەوتەکەشە دزن شتی کەش ئەەکەن ئێکاکە ئێمە لەبەرەوە یاسای وەبەرهێنانێکی خراپیشان هەیە دکتۆر کە بەڕاستی سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ سوودی لەو یاسای وەبەرهێنانە بینیوە بۆ کارەکانی خۆی ئەمە یەک بۆ بەرهێنانەکانی خۆی ئەمە یەک دوو ئەڵەی بۆ مەسەلەن بێدەنگکردنی ئەوانەی کە لەگەڵ یانانی پارتیۆکێتی دادگاکان
بەکارێنن بۆ بێدەنگکردنیان بەڵێ بەکار ئەم کەیسی دیکە بە دڵنیاییەوە پێم وابێت لە ساڵی 2012 هەندێک کەیسی دیاریکرا لەسەر شاسوار عەبدولواحید هەیە بەڵام بۆ ئەمەیان 6 ساڵە هەیە 6 ساڵ بۆچی ئێستا جوڵێن ڕێخۆ بە دڵنیاییەوە 6 ساڵ و زیاتریشە شاسوار عەبدولواحید مەفروزە لەگەڵ ئەمانانە بێ مەرجی پارتی وێکێتیە بۆ ئەو کات بەکارنێنرا بۆ پێش ئەوەی 15 کورسی پەرلەمانی کوردستان بەدەستبێنێ بەکاریان نێنە خۆی ڕاستە ئەمە خۆیان ئەوان بۆ خۆیان لەوانە جاری وا هەیە ئەوان کەمین دایانێن کەمین لە هەموو شتێکادایانێن من ئەوە ئێستا کاگیادارم بینی زۆر یادەوەریم هاتەوە چەند جار شومەتە بەردەستی لێکۆڵێنەوەی لەگەڵا کردم هەزار نام منداڵەکەیە بەڵام لەوانەیە 20 کاتم لێ کرابێت لە دوای ڕاپەڕینەوە چەندان جار گرتویانم پەنجەمۆرم ئەو پەنجەمۆرە زۆر بەلامەوە ناخۆشە بۆ ئەگەر لە دادگا شتێکیان نەکرد بێ بەرامبەرم لە ماڵەوە شکاتیان لێ کردوم لای ژن و مناڵەکەم ئەوانە و کارێکیان پێ کردوم ژیانم لێهین بۆ بەڕاستی ینی لێبوو بە نازم زۆر ناخۆشە بەسەراعاتەن شەڕی سیاسی بە تۆ شەڕی سیاسی لە ماڵەوە هەر ئەمڕۆ من لە بەیانی لە هێناڕتی قسەم کردووە وێنەکانی منیان گرتووە نردویانە بۆ خێزانم ئەوە یەکێک واڵێ یەکێک واڵێ تۆ کاندیدی پەرلەمانی ئەوە مێردەکە واڵێکا کە من جیاوازم تا ئەو هەر یەکێتی و من یەکێتی نیم من چی تیا یعنی ینی بۆچی نابێ ئەم شتانە حەزم بکرێت کێشەی بۆ دروست کردووی بەڵێ من ساڵی 2009 مقابلەیەکم کرد لەگەڵ لڤینە باسی دزی هەڵەبجەی شەهیدم کرد باشە چەند جارێ بانگیان کردم ئەم لاولا بەڵام قەزیەکەیان کۆتایی پێنەیەنا دایان نابوو ساڵی 2020 وابزان 20 بوو یا 21 بوو لەسەر داخستنی نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی من قسەم کرد سیرەکەم بۆ سوێنێ پۆلیسی سلێمانی هاتن بەدوامە وتم کاکە خەیرە وتی وەڵا ئەمری گرتنەوە هەیە مەحامیم ناردوو ئەم لا ئەولا دەیدەی سێرەکەم قەزیەکەی هەڵەبجەیە هێشتا دایان نەخستووە دکتۆر ئەنجا ئەمەی شاسواری ژوایە لە 2009 وانی کەمین وایە ئەسەم پێتەڵێم وانە بەرگریە لە تۆکەم تۆ 30 جارە بەنە بەردەم حاکم یادگار باشە بەڵام شاسوار عەبدولواحید یەکەم جارە دووەم جارە پێم وابێ بەنە بەردەم ماکەمە ئەمەیە وا لە خەڵکەکە بڵێ بەڕاستی بەو دیوەشا سیاسیە کە زۆر جار چاوپۆشیان لە کەیسە قانونیەکانی کردووە وایە یان نییە یعنی بۆ نمونە نەوەی نوێڵێ لەسەر ئەوە بووە کە وتوێت یەگەرموچەنێن بەڕاستی هەڵوێستێکی دیاریکراوی تونند و ئەوە ڕاگەێنین بۆیە دەستگیریان کردووە باشە ئەی پێشتر لەسەر موچە قسەی کردووە هەڵوێستی توندی هەبووە ڕەشەی خۆ پیشاندانی کردووە ئەو کات بۆچی کەیسەکانی لەسەر نەئەجوڵ وڵی کاک ڕەنج موچەی ئەم جارە زۆر قوڵ و فراوانە پارتی وێکێتی ئاوان لەگەڵ مەسەلەکە تا بێت خەڵکیش برسیەتی خەڵکیش لەسەر خەریکە ئەتەقێت ڕوونە لەبەرەوە ئەگەر شاسوار بچێت مزاهرە بکە خەڵکەکە کەوێتە شوێنە ئەو لەوانەیە گۆڕانکاری ببێت ئێستا بۆیان کردو ئەم مەسەلیان بۆ زیندوو کردوەوە وڵات دواتر ئەم و بیرەخەمەوە دکتۆر باشە مەسەلەی خۆپیشاندان دێمە وڵات بە دڵنیاییەوە کاک یادگار بەڕاستی تەفسیرێکی قانونی هەیە بۆ ئەوەی ئەنی ئەگەر حەزت کرد لە ڕەندە سیاسەکەی شۆ قسەی لەسەر بکەم نەزانم ئێوە پیاوێکی قانونین بەڵام دەست و با بڵێن سەرروکاریشتان لەگەڵ سیاسەتار هەبووە تەفسیرێکی قانونی هەیە بۆ ئەوەی کە لە 2009 و ساڵانی دواترەوە دەستگیر نەکراوە ئێستا دەستگیرەکرێ ئەنی بۆ کەیسی 431 بۆ نمونە کەیسێک تایبەت بە مادەی 431 ئەکرێ ئەوەندەی پێ بچێ طبعا ئەمە تەناکەیز نییە بە بازح قسە بکەین مە تەناکەیز نییە ئەوەندە ئەمێنێتەوە لە تەحقیق و لە محاکەمەیان کەیسی تریش زۆرن کە بەو شێوازە بوون بە تایبەتی من ساڵانێکی پێشووکە ڕێکخراوی ئەجاردی معروفە سنتەری پەرەپێدانی دیموکراسی مافی مرۆڤ نزیکەی 10 بۆ 11 راپۆرتی لەسەر پاڵپشتیکردنی دادگا دەرکردووە کە کۆمەڵی تەوسیاتی زۆری تیاکە باسی چەندین ڕوودا و چەندین کەیسەکە کە بە هەمان شکڵ لە دادگاکانە دوا کەوتووە محاکەمەکردنی چکە تۆ حسەیبیەوە کە ئێمە لە 2014ەوە باشە فەرمانبەر دانامەزرێ لە دادگاکانە لە کۆڵەڕۆی دادوەریمان دانامەزرێ ئێمە ڕۆکرددارەوەیەکەمان هیچ ساڵەکانی 2010 باشە 2013ەوە ئێمە هەر لە کۆڵەری دادوەریمان بڵین یان خاننشینە بێ
یان وازێنی سیقالاکە بێ بە محامیان بۆ بە دادوەر باشە عادەتمان ڕۆژ کەمەکاتەوە ئێ تۆ حسێب کە 10 ساڵ 11 ساڵ لەمەوە پێش خەڵک ژمارە زیاکە کێشە زیاکە بە هەمان شکڵ یعنی دادوەرەکان پەیمانگای دادوەری تقریبان 2009 یان 2010 حسێبکەی 15 ساڵە کراوەتەوە کەمترین وەزبەی تەخەڕوج کردوکە بۆ هەموو ساڵێک تەخەڕوجی هەبێ ئەوە چەندین ساڵە هەر نەکراوەتەوە پەیمانگای 4 ساڵە تقریبان 4 ساڵ 5 ساڵ هەر نەکراوەتەوە ئەمە ئاکات کە عدد دادوەر و فەرمانبەر و لە کۆڕی دادوەری کەمکە بەرامبەر بەمە کەی زۆرە بێ ئەمە کێشانە دروستە بێ لە دادگاکانە ئەم تاخیربوونێکی قانونی مرۆیە با بڵێن ئەگونجێ زۆر جاریش هەیە ئەطرافی داواکە هۆکارن لە تاخیربوونەکە بۆ ئەمیان تەڵەبێکەدا ئەڵێ وڵا ئیشم هەیە لە شار نیم داوام هەیە دۆسەی کەم هەیە باش ئەوەی تریان دێڵێ ئەمجارە مەجالم نییە و ئەوەی کە پێی داوا کراوە لە بەڵگەکان ئامادەم نەکردو بۆ کاتێکیگە ئەم دادگاش هەموو جارێک ناچا کە دۆسێ زۆر بێ تۆ دادوەرێکە توانێت لە ڕۆژێکە 15 دۆسێ ببینێ 20 دۆسێ ببینێ ئەمە تەجیلێ بێ ئەو دۆسیانی تر لە ڕۆژەکانی کە دیارکراوە 6 مانگە چێتە دواتر زۆر جار هەیە 8 مانگ تاخیری بێت دۆستێک لە ئەمە دواکەوتنێک لە ڕەهەندە قانونیەکەی بەڵام نەوەی نوێم ئەڵێ بۆچی پێش 6 ساڵ داوا تۆمارکراوە ئێستا جێبەجێی ئەکەن بۆیە بڕیارەکە سیاسیە نەگیاسایی هەر بەڕاستی تەفسیری سیاسی ژەڵەگرێ یەکشت هەیە ینی ئێساەوەی لەسەر شاسوار یەکێک ئەڵێ کە ناگیرا ئەوە سەر بە دەساڵاتە بۆیە ناگیرێ کە ئەژیرێ ئەڵێن وڵا ئەمە سینناروی خۆیانە باشە کاتێکە کەش لە ڕاستە تۆ سەریکە کاتێکە چوو بۆ تورکیا جەماعەتی ئەمرالامت ئەمە سەر بە پارتی جەماعەتی پارتی و لەبەری لەگەڵ تورکیا ئینی کردووە کاتێکە دەستگیر ناکرا لێرە جەماعەتی پارتی ئەوان کاکەمە چکە هەن لە ژێر کێفیتیە گەڕاستەکە لای ئەمە بابزانانی چۆن دەستگیریکردنی دین بە محکەمە عنی پێش ڕینەکە لەگەڵ بەڕێزێک لێرەکە گفتوگۆمان کردم هەن زۆر جار هەیە نەکەر ئەم بابەتێک ئەم نەوەی نۆ شاسواری زۆربەی بابەتەکانی تریش ماوالی هاتووە هەرگوازان هەر ئەم چیرۆکە ڕووداوی کوردی خۆمانەوەی کە باوکو کوڕەکە ئەسپێکیان پێ حاشحازی گوێدرێژێکیان پێ ڕۆم بە ڕێگایەکی گەڵێ ها تۆ سێری کە پیانە و کەسیان سەر ناکەوێت باوکە سەرەکە وەزبەی کالە تۆ سێری کە باوکە سەرکەوتۆ مناڵەکەی بەجێژەوە باوکەکە دابەزم مناڵەکە وەزبەی کات تۆ سێری کە مناڵەکەی سەر خچۆ باوکە پیرە بە پێوە هەردووکیان دابەزێت تۆ سێری کە پیانە بەکاری ناوێت هەردووکیانە سەریانە تۆ سێری کە و گوێدرێژدا یعنی بەدڵنیاییەوە هەر یەکە لە بابێتێک و سێرەکە لە ڕوانگەی خۆیەوە سێری بابەتەکانەکە زۆر جار هەیە گونجێ بەڵگەی هەبێ زۆر جار گونجێ بەڵگەی نەبێ بەڵام یعنی بالفعل کاتی ڕووداوەکە کە ئەتوانرێت ئەم ڕێکارانە چەند مانگە پێشتر بکرایە لە مەوزوعەکە ناگۆڕە ئەو گونجا چەند مانگە پێشتر کرایە نەک لە نزیکی هەڵبژاردننی داهاتوو بکرێ جا ئایا ئەمە هەنێک کەس کە ئەڵێن ئەمە سینناروەیە بۆ ئەوەی کە دەنگی ناڕەزایەتیەکانی خەڵک کۆبکاتەوە بۆ شاسوار زیاتر چونکە ئێمە میلەتێکی عاتفین زیاتر دیامەل و بابەتی گرتن و ئەوانە چونکە تەنانەت ڕووداوی کەشمان هەیە کە خەڵک دامێ لە کاتی هەڵبژاردن و حملێن خۆی تووشی بابەتێکە تەقەکردن بێ لێدان بێ بۆ ئەوی دەنگ کۆکاتەوە دەنگ بەدەست بێنێ هەنێک کەس ئەو بەو شێوازیانی کەسی کەشڵێن نا ئەمە ئەوەیە بۆ ئەوەی کە نەتوانن دەنگ بێنێت و نەتوانێت بەشداری هەڵبژاردنناکە و ئینی حملەکە بکرێ بەڵام ئیتر ئەمە هەردووشیان هەر قسەیە کامیان بەڵگەی بەهێستری پێ و ڕازگۆترە ئەوە نازانم کاک یادگارەوە لە ناو دادگاکانان و بە دڵنیاییەوە لە ڕووی قانونیەوە قاڵ بووی تایە بەڵام لە ڕووی سیاسی شەوە کوتم چاوت تیژە ئەوەی کەنەوەی نوێ ئەڵێ سیاسی نییە بەڕاستی ئەیان سیاسیە پێ ناچێت شۆکێکی زۆر گەورە بێ بۆ ئێمەش ڕوونەکە دادگاکان لە هەرێمی کوردستان زۆر جارۆک و ئەمرازی سیاسی فشار بەکارهێنراون بۆ چوزانم بۆ مەبەستێکی سیاسی دیاری کراو جامە بەستە سیاسیەکە ئەوەی کە بەرامبەری بەکارهێنرێ بۆ لێدانێتی یان بۆ بەرزکردنەوەیەتی بەڕاستی هەموو هینەکانمان بینیوە ڕوونە ینی زۆر ئەمە باین نەبێ ئەمە سەرکردە سیاسەکانی دەسەڵات خۆیان باسی دادگاکانەکەن بەداخەوە کە چەند بە ناشرینی باسی دادگاکانەکەن بەداخەوە ئەنجومەنی دادوەری دادگاکان ڕەتێکی ئەو بابەتیان نەکردەوە نەچون سکاڵایەک لە دژی ئەو کەسانە تۆمار کە تۆ بە چ بەڵگەیەک ئەم تۆمەتا خەیتە پاڵمان باشە هاوڵاتیەک ئێستا وڵای من ئێستا تۆزێک خواری کەم و قسەکردن بە دڵنیاوە سبێنی جراتم لەگەڵا کرێ باشە بەڵام سەرکردەکانی ئەندامانی بەرزی دوو دەسەڵاتەکە بە ئاشکرا قسەی نەشاو بە دەسەڵات و بە دادگا و بە دەسەڵاتی دادوەری بە دادگاکانەڵێت و کەسی هەر خۆیاندان بۆوانە لێ وڵا دادگاکانمان سیاسی کردووە داگاکەمان لێکۆەکە کە هاوڵاتیان سیقی پێ نەمێنێ ئەو خۆ قسەی من نییە قسەی هەم دەسەڵاتەیە کە
پێکەنەری ئەم حکوومەتەن و یعنی بەشێکیشی ئەبینین بە ئاشکرا دوو منونەی پسکۆلە کاتێک هەر لە ئەوەی بابەتەکەی کە بەڕێز کار دکتۆر حاکم شەغلەتیف وازی لە دادگای هێنا سێرەکە ئاین بۆ ئەنجومەی دادوەری دادوەریانەویست ڕێک بەشیان کرد بەشێکی نیوەی لێرە بەشێکی نیوەی لە هەولێر باشە دادگای باڵای فیدراالی عێراق سێ دادوەری کوردی ئەویست باشە چونچیان کرد دادوەریان هەڵبژاردنیان کرد بە هەڵبژاردنیشیان لە هەرمی کوردستانە نەکرد لە منتیقی ئەم لە هەڵبژاردنیەکیان کرد یەک دادوەریان هەڵبژارد لە منتیقی ولاش هەڵبژاردنیان کرد دادوەریان هەڵبژارد دادوەری سێمی احتیاط لەبەرەوەی کە ڕێنەکەوتن بەنیخواان هەر بەتاڵی هێش بە بۆشی مایەوە ئێ باشە کاکە ئەمە عملیە و کردارەکانی خۆیانە زۆر جار هەیە وای لە خەڵکەکە وا لە سیاسیەکانیشەکە کە بکەونە گومانەوە ڕوونە کاگیادگار بۆ بە باوای دانین سیاسیە حەزەکەم دکتۆر تۆ دوای لەسەر ئەم پرسیارەش قسەیەکم بۆ بکەیت بەڕاستی ئەگەر ئێستا دەستگیرکردنەکە سیاسیە بۆچی پێشتریش دەستگیر نەکردنەکەی هەر سیاسی نەبوو بێ بەمان هەردوو قسەکە خوات لە هەردوو ڕووداوەکە ڕووەداد گونجە بۆ پێشتر ناڵم هەنێک کەسێڵێن ئەمە سەر وایە بۆ شێزە دوایڵم ناوەڵامە سینناروێ تر ناتوانانی یەک برای یەک لایکەری لەو بابەتە بێ دواتر دێم بزانین هەر بەڕاستی مەسیری کەیسەکە لە ڕووی قانونیەوە ئەکرێکی بەسەر بێ کاگیادگەر قسەی لەسەرەکەین دکتۆر فایگوڵپی باست لەوە کرد کە بەڕاستی مەسلەی موچە ئێستا زۆر حساس بووە و ئەگەر سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ بیەوێ خۆ پیشاندانێکی دیاری کراو بکە وتی دایان هەزار سەدان هەزار چەنە دوت من نەموت بەڵام وتم فراوانێ بێ لەوانەیە ڕاپەڕینیش باشە ئێستا سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ جوڵانەوەیکی ئاوا بەهێز 15 کورسی پەرلەمانی کوردستانی هەیە کورسی پەرلەمانی عێراقی هەیە بەڕاستی دەستگیر کراوە لەسەر قوتی خەڵکی هەرێمی کوردستان لەسەر موچەی خەڵک نەوەی نوێ واڵێ بۆ خەڵک نایەتە جواب بۆ نەوەی نوێ بۆ دەنگدەرەکانی نەوەی نوێ بۆ ئەم خۆپشاندانە فراوانە بۆ پشگیریکردن لە کارکتەرێکی سیاسی هەرێمی کوردستان نابینین ئەزانی چی کاتی خۆی کە بزوتنەوەی گۆڕان دروست بوو با بچینەوە ئەولا چی شت نەبوو بە ڕەحمەتی کاگنۆشەوەیان کرد بۆچی بۆەوەی خەڵک لە دەوری ئەو کۆ نەبێتەوە بەڵام بزوتنەوەی گۆڕان 4 ساڵی باشیە نادوایەوە تروردەودا نەیتوانین تەحەملی نەکرد لەگەڵ پارتی ڕێکە و لەگەڵ یەکێتی ڕێکەوە چۆ ناو حکوومەتەوە لە حاڵوایلات خەڵکەکە بڕایان بە خەڵک نەماوە بە قائید نەماوە بە سەرکردن نەماوە ئەمریکێکە لە هۆکارەکان هۆکاری دووەم ئەو هەموو ناو ناتۆرەیە کە بەرامبەر بە شاسوارەیڵێ هەر کەسێ سیاست بکە هەڵی هەیە قەت ناڵێن ئێمە شاسوار عەبدولواحید هەڵی نییە بەڵام بڕۆ لەسەر کەیسی چاویلان قسەی لەگەڵا بکە من چەند جار قسەم لەگەڵیا کرد چەند جار بە فەیسبوک خەڵگات لەگەڵم ئەمە دکتۆر تۆ بۆ دیفاع لە شاسوارەکەی شاسوار لەسەر کەیسی لە چاویلان وایە ئەمت کاکە باشە بە قوربان بەس با من و تۆ قسەیە بکەین پێکەوە بە تەلەفۆن ئەوە تەلەفۆنەکەی منە قسم لەگەڵا بکە بزانم تەفاسیلی نەکەی تۆ چۆنە من ئەدگەێمە لای شاسوار بە ئەم مۆزوعە چارەسەر بکرێ بەو شێوێ نەمێنێتەوە سێرەکەم و کابراەن ئامادە نەبوو قسم لەگەڵا بکە ئەمە معنای چییە؟ معنای ئەوەیە ئەمە ئینسانێک ڕاز ناکە خۆی علاقی بە چاویلاندەوە نییە بۆ چاویلان کێشەی تایە من ئەمە ئەزانین بەو شێوەیە بەڵام ئایا کەیسی چاویلان بەقەدەر دزینی نەوتی کوردستان گەورەیە بەقەدەر بڕینی موچەی هەرێمی کوردستان گەورەیە کە بە ئێمە زانین یعنی یاسای بودجەی عراق دەرچووە بمبورە سەرنجێکی سەحەفیەڵێم لەمەیە بمبورە بەڕاستی یەکە ئەزانی خراپەیە بەڕاستی ئەم ئەوەندە خراپەی پێکرێەوە پارتی وێکێتی ئەکاڵم خراپە بمبورن ینی لە ڕوانگەی ئەو پشکی چاویلاند و پرسانی دیکە کە بەڕاستی من زۆر نەچوومەتە ناو دیوە قانونیەکە و ناشزانم چی و چی نییە پشکیشم نییە سکاڵاشم لە شاسوار عەبدولواحید نییە حەزمەکە هەو بووە پرسیارێکی لێکەم باش بەڕاستی شاسوار عەبدولواحید بای ئەوەندە گلەیی لەسرە کە لە دەسەڵاتیایەتی پارتی وێکێتیش بای ئەوەندە گلەیان لەسەرەکە لە دەسەڵاتیانایە تۆ جاخۆ شاسوار عەبدولواحید یان هەر کەسێکی دیکە بەقەر پارتی وێکێتی بە بێ دەسەڵاتی خراپ بێ ئەگەر بێتە دەسەڵات بەڕاستی چی لاری باشە بە یارمەتی خۆت دادگا و داواکاری گشتی
بۆ نایەتە جواب لەسەر ئەو تاوانانەی کە ئەو هێزانەڵی تاوانی گەورەیان کردووە زۆر لە زۆر شتا 100% ئەمە مەسەلەکەیە 100% ینی ئەمە مشکلەکەی ئێمە لێرە چییە؟ دەسەڵات بە شێوازی جیاجیا بە دیعاە بە هێنی ناوی فەیک وەکو ئەڵێن ئەوانە بە دادگا دژایەتی خەڵگەکە بۆ ئەگەر دادگاکە سەر بەخۆ بێ منات بۆچی نابێت ئەگەر دادگا سەر بەخۆیە بۆچی لە سەریەکێتی و پارتی نایەتە جواب بەڕاستی بە دیوەکەی دیکەشا دووبارەیەکەم و ئەگەر دادگا سەر بەخۆیە و کەیسی شاسوار عەبدولواحیدیش ڕەهەندی سیاسی تیا نییە بۆچی چەند ساڵە دادگا بەرامبەری بێدەنگە بەڕاستی دادگا لەو فترەیە کە ئێستا من و تۆ باسیەکەین باسی دوێنێ ناکەین لە پێرێوە تا پێشتر بەرامبەر بە یەکێتی و پارتی و بەرامبەر بە شاسوار عەبدولواحید وەکو یەک بێدەنگ بووە بە نزیکەی وەکو یەک بێدەنگ بووە نازانمەوە کە گیادگار بن وای نبینم من وایە بینم کە دادگا بەرامبەر بۆ کەسانەی لە دەرەوەی پارتی وەکێتین زۆر توندە کەیسەکەی کەمال سەید قادرتان لەبیرە لە هەولێر ڕاست وابزانم 35 ساڵ حکوم درا باشە لە دوای چەند مانگ ئازادیان کرد باشە مە چۆن دادگایەکە یعنی دادگا بۆ دەسەڵاتە دادگا زۆر بەداخەوە ئێمە ئەبێ دام و دەستگاکانی دەوڵەت زۆر ڕێزیان لێ بگرین بەڵام خۆیان نایەڵن خۆیان گومانەکەنە سەر خۆیان یعنی ئەمە من لە هین شتی خۆمە شتی تر زۆر هەیە کاتی بەڵام هەر چۆنێ بێ دکتۆر لەم کەیسا بەڕاستی سکاڵا بوونی هەیە ئێسکالابوونی هەیە بە سکاڵا بوونی هەیە بەس ئەبواە زووتر ئەنجام بدرایە بۆچی ئێستا خۆی زیاتر بابەتەکەوەیە کە ئەوەیە مۆزوعەکەوەیە کە مناڵی سکاڵانیە شاسوار عەبدولواحید هەڕەشەی لەو کشە کردووە لە بەرەوەی خیانەتی لێ کردووە ئەمە بووە چاڤیلاند کۆمەڵێ پشکیتیایە پارەیان نایەتێیان ئەیانداتێ و ئەوانە فێڵی لەکەن و ڕاز ناکەن ئەمە هەیە ئەم شتانە ئەمە مۆزوعەکە یان مەسەن کۆمەڵێ خەڵک مەسەنەوانە لە دام و دەستگاکانی خۆی کاکە هەموو بەڵام بەڕاستی بەهێزێک 15 کورسی پەرلەمانی کوردستان بێنێ کەواتە متمانەی هەیە بۆ ئەوەی ئەگەر لێشی قەوما هیچ نەبێبایی 5 کورسیان نەک 15 کورسی خەڵک بێتە سەرجادە بووی نەک بڵین وڵا خەڵک متمانەی بەسەر کردێ ئەگەر متمانی نەماوە چۆن بەشی 15 کورسی دەنگی پێزانی شوۆنە کاک مەسلەی من ئینەکەم تاوا نەکرد بابەتەکە تۆ کە پرسیارە لێکردم وتم خەڵک ڕەشبین بووە بەرامبەر بە کەسانی دەرەوەی پارتی وەکێتی بەوە ڕەشبین بووە مەسەلانی سەر لە کاتی هەڵبژاردن ڕەشبین 15 کورسیە بێجگە لە گۆڕان 25 بە 24 نانێژەم جارە بزانین چۆن بێ بەڵام پێشتر لەبەروی مەسلەی بزوتنەوەی گۆڕان بەو شێوەی لێهات چوە حکوومەتەوە کە خەڵگەڵێن دەنگەکانی ئەمەی فرۆشتەوەوانە ئەمە ینی حاڵەتێکی سلبی وەرگرتووە نانێژ بزانی شاسوار عەبدولواحید ئەم هەفتەیە چیەکە لەوانەیە ملیۆنی خەڵکی شوێن بکەوتایە کاگرانج با دوو تێبینی بڵم دوو تێبینی بڵێ بەڵام یەک پرسیاریش نەوەی نوێڵێ ڕفاندن ئەوەی تۆ بینیت بەڕاستی ئەزام قورسانی لەوێ نەبووی نەتبینی و هەندێشتی دیاریکراوە بینی سیفەتی ڕفاندن بەسەر ئەم کەیسەیە هی نەبێ یان ڕێکارێکی دیاریکراوە سەرنجەکانی شبیر با ڕفاندەکە و باسکان با دوایە ڕفاندنە بێت لەلایەن کەسانێکەوە کە نادیار بن نەزانرێت چیە ئەگەر ئەوان پێم وابێ بە ساری تایبەتی پۆلیس و ئاسایش و ئەگەر نازانام ئەگە ئاسایش بیاننا بە هەر کۆمەڵی سیارەی حکومی بووە سەربازی بووە پۆلیس بووە کە چوون بۆ شوێنەکە و دەستگیریان کردو و بردویانە و ئیتر دیارە حتمما ئەم قسانە دروستە بێت کە دواتر ئەمە فراندنە ئەمە بۆ شوێنێکی نادیاریان بردووە تەبەن ئەمانە هەر دروستە بێت تاکو خۆی کەسەکان درێ بۆ ئەو شوێنی کە تایبەتە لە قاتی فراندنە ئەبێ خاڵێک لە خاڵەکانەوەی کە نابرێت تە شوێنێکی ڕسمی یان وەکو بنکەی پۆلیس شوێنی دیارە ڕێکانەکان دیارە ئەنە بۆ سەرنجەکان قسێکی ئەڵێ نەقلی کوفر نییە بامش قسێکی کە عەلی حەمەدساڵح بجێرماڵێ وتی لەم ماوەی پێشوە بچەند ڕۆژێتی سەونەوە ئەوەندە کەیسم داوە بە دادگا هیچی ئیجراعاتی لەگەڵ نەکرا من نازانم ئیجراعات کراوە یاننا بەڵام ئەگەر بالفعل سەونەوە ئەوەندە کەیسی گەندەڵی درابێ بە دادگا ئیجراعات نەکرابێ ئەمە کارەساتە ئەو دادگایە چ دادگایەکە نازانم ئیجراعاتی کردو نازانم ئەویان سەبارەبێ خۆپیشاندان باید پرسیارەکەم ئەو تەمەڵ ئەمڕۆ لەگەڵ هاوڕێکی ئازیزمان بەڕێزی شیناسی مناقەشەی لەسەرەوە بۆ ئایا 292,000 دەنگ هێنا ئایا توانین 292 کەس بێنێتە سەرجادە ئەنی خۆی یەکێکە لە مامۆستا ناڕازیەکان
وتم کاکەژیان ئایا ئێستا خەڵک لەسەر موچەی خۆی کە 3 مانگە نەدراوە لەسەر ئەو کارەبا گرانی لەسەری کراوە لە نەمانی ئاو بە هەفتە و ئاو نەبێ بە تەنکەر ئاو بکڕی خەڵک هاتوۆتە سەرجادە داوی مافەکەی خۆی کا خەڵک تااقەتی لە هاتنە سەرجادە و مزاهرە بۆ مافی خۆی نەماوە لەکوێ تااقەتی هەیە وڵا سەرۆکی جوڵانەوەکە گیراوە جارە ڕاکەم مزاهرە بکە لێرە و پرسیارەکەت ئەم خەڵکە کاوە بێ تااقەت بووە چۆن تااقەتی ئەوەی ماوە چلو ئەوەندە کورسی بابەتەکە بۆ تاوە 15 کورسیش بنەوەی بابەتەکە تاوەکەم تەمە ئەمە خەڵک ئەم بۆ مافەکەی خۆی ناتێت تەنانەت یەکی کە لە ئەندامانی ڕوتی هەڵوێز کە باسی وتی لەم ڕکلامی کە بانگەشەی خۆپشاندانیان کەوتی کە گیرین وتمانێسە لە دەرەوە ژێرە و ژوور بووە خواب بکە خوێنە ڕژابێ هاتینی دەرەوە هەر هیچ ڕووی نەدابوو کە گیراوین تێگەی بۆیە خەڵک تااقەتی خۆپشاندانی نەماوە تەنها خەڵک ڕێگەیەکی کە بەرچاوڕوونیەکە هەڵبژاردنە بۆیە دایمەش دەسەڵات کۆمەڵی کەس کە کاندید نەکراون یان کاندید بوون و دەرنەچوون یان ئیتر بابەتەکە لە ژێرەوە سەر بە دەسەڵات بێ یان هەر خۆی وایە دژی هەڵبژاردن قساکەن پروپاگەندە دروستەکەن بۆی خەڵک نەچێت بە دەنگان لە کاتێکە لایەنگرەکانی یەکێتی و پارتی بە زۆریش بێ ئەبرێن بۆ هەڵبژاردن و دەنگیان پێێنە بەڵام ئیتی خەڵکە ناڕازیەکەی تر سار دەکرێتەوە لە هەڵبژاردن سار دەکرێتەوە لە خۆپیشاندان لە کاکە یەکسەر جواب دەدەنەوە ئەوە سەد خۆپیشاندان کە جەماعەت بنین هەموو جارێ لە هەولێرەوە سلێمانی هەموو خۆپیشاندانی چی کرد ئەم بابەتانە لە ڕووی قانونیەوە با هەندێ باسی کەیسەکە بکەینەوە پرۆسی دادگایی بەردەوامە بێ یان ینی پێشبینی ئەوە کەی کە مەسەڵەن ئەمڕۆ جێگری سەرۆکی دادگای سلێمانیەڵێت تۆمەتبار ئازاد ناکرێتەوەکو هەموو ئەو دۆسیانەی سکاڵای لە سەرۆفەرمانی دەستگیرکردنی هەیە یەک لای نەکرێتەوە وا دیارە یەک دۆسیە نییە زیاد لە دۆسیەکن تۆ پێشبینیت بۆ مەسیری قانونی ئەم ڕوتی قانونی ئەم دۆسیە چییە؟ لە ڕوتی لەم دۆسیانە لەم شوازی دۆسیەیە کە بە تایبەتی بڵین بڕیاری غیابی دەرچۆ کاتێک کە تۆمەتبار ئامادەکرێ دادگای تایبەتمەند دادوەری تایبەتمەنی ئەو دادگایە بۆی هەیە تۆمەتبار دیسانە بە کەفالەت ئازاد کە تا ڕۆژی دادگایکردنەکە کە 21 مانگە بۆشی هەیە بە تەوقیفی شش ئەگەر وا بێ 6 ساڵە بە دوای ڕاکەن ئەم کەسە هار بە و شوێنی نادیار بۆ نەگیراوە بۆی هەیە بە تەوقیفی کابیڵێتەوە تاکو 21 مانگ قەرارەکە دەرەچێت دوای دەرچوونی ئەو قەرارە بە هەر شێوازێ بێ بە ئیفراتکردنی بێ بە غرامەکردنی بێ بە وەقفی تەنفیز بێ بە تەطبیقکردنی ئەو سزایە بێ چ دادگایی کە لە چ فەرمانی دەستگیرکردنی کی هەبێ ئەنێرێ بۆ ئەو دادگایە بەس ئەوەی کە من بیستم فەرمانی دەستگیرکردنی لە هەولێریش گوایە هەیە من پێم سەیرە چکە ئێمە دایمە شوێنی تاوان شوێنی ڕوودانی محکمەی تایبەتمەند شوێنی ڕوودانی تاوانەکەی بە تایبەتی ئێمە لە بابەتی کەناڵ ڕاگەاندنەکانە بارگای کەناڵ ڕاگەاندنەکە کە چ سنووری دادگایەکەەوە ئەو دادگایە ئیجرعاتەکە ئایا هۆکاری ئەوەی کە لە هەولێر ئەگەر ئەم قەبز هەبێ و ڕێکاری یاسایی هەبێ بۆ لە هەولێرە ئەوە زانیاریم نییە ئەگونجێت داواکرێت و نەقلی سلێمانی کاک یادگار لەسەر ئەم کەیسەیان ئەمە بەڕاستی دیار نییە 6 مانگ سزا دراوە چۆن نییە ئێستا شاسوار عەبدولواحید بۆ ئەم کەیسە تۆمەتبارە یان تاوانبارە بە گوێرەی نووسراوەکە تاوانبارە بەڵگە تاوا بۆ بە حسابی ئەوەی کە لە دۆسیەکەی و بە بڕیارەکە هەیە تاوانبارە و تۆمەتەکەی بۆ ساغ بۆ تۆ لەسەریا و سزاکەی بۆ 6 مانگ بۆ دەرکراوە بەڵام وەکو پێ دەڵام کە ئەچێتەوە عادی محکمەیەکە بە دۆسیەکە ئەچێتەوە و بڕیاری کەسی دیکەی لەسرە جوڵێنرێ بە تایبەت ئەم مەسلەی چوزانمە دکتۆر فاگۆڵپی پشکەکانی چاڤیلاند و بابەتی پشکەکانی چاڤیلان زۆر باسەکرێم بە کورتی پێم بڵێ حاکم بەسەر چاو دوو نقطاڵم یەکەمیان ئەوانەی کە پشکیان کڕیەوە من خۆم نەمکڕێ بەس کەسی نزیکی من کڕیوێتی باشە ئەوانی کە پشتی خۆیان ئەم پرسیارە بۆ ئەوانە ئەوانی کە پشتیان کڕیەوە تۆ وەکو پشتکرد کە پشتت کڕیەوە ساڵی چەند جارێکی بۆ چاڤیلاند و پارە ئەدەی ئایا تۆ خۆت خاوەن پشکی ناچی بۆ چاڤیلان پاری تا سەرف ناکە یعنی تۆ لە دوخولیا لە یاریەکانە ئێکاتە چاڤیلان بەچی پارە پێیاکە ئەمە و خاڵە قاڵی کۆتە وڵای بیدم چۆ وتم کەیس لەسەری کەیسی پشکەکان کەیسی پشکەکانیش پێشتر جوڵێنراوە بەڵام دادگا و دادوەرگەشتەوە قەناعەتیکە و بابەتێکی سزایی نییە بابەتێکی مەدەنیە بۆیە دۆسیای پشکەکان لە ڕووی دادگای لێکۆڵینەوە داخراون
کۆتایی هاتۆ داخستنەکە گونجێت تەمیزیشان کردبێتەوە تەمیزیش هەر هەمان ڕێی هەبوو بێ بۆی بابەتێکی مەدەنی ینی پشکدارەکان لە شوێنێکی هەڵە سکاڵیان ئەو بابەتێکە بابەتێکی تایبەتە بە دادگای بەرایی نەک دادای لێکۆڵ ئەوەی سەیر ئەمڕۆ میدیای فەرمی یەکێتی هەواڵێکی کردووە ڕاستیەکەی لە هەیئەی هەواڵە ئەڵێ ئەوانەی کە سکاڵیان لەسەر شاسوار عەبدولواحید هەیە ئەتوانن بچن سکاڵا تۆمار بکەن ئەگەر پێش سکاڵیان کردبێت و داخرابێ بە هیچ شێوانیە سکاڵاکەن سکاڵاش لە هەمان محکەمە ناتوانێت هەر لە هەچی محکەمە ئەگە بێت و لەسەر پشکەکان لە هەولێر ئێستا شکات لێ بکرێ پێشش لێرە شکاتی کرد بێ ڕوونە داخرابێ بۆی نییە لەسەر تاوانێک دووجار شکات کرێت سواس دەکەم دکتۆر فای گوڵپی نەوەی نوێڵێ هەتام هەڵسوکەوتە مافیایی ئاسایی بەردەوام بێ مەبەستی دەسەڵاتە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ بەردەوام دەبینە پەیوەندی بە باڵیۆز و کونسڵخانەکان و ئەوە فشارەکەین فراکسیۆنەکەی شیانەڵێ داوا لە کونسڵ و نێردە نێودەوڵەتیەکانەکەین هەڵوێستیان هەبێ و بێدەنگ نەبن ئاساییە بۆ کەیسێکی ئاوا بەڕاستی ئیتر مەسلەی نێردە و دیپلۆماتکار و ئەوانەی دیکە تێبگەێنین ئەمە یەک چۆنە تا ئێستا نوێنەرایەتیەکان بەگشتی دیپلۆماتکارەکانی هەرێمی کوردستان لەسەر ئەم کەیسە بێدەنگن کەیسێکی ئاسایی نییە و وان نزیکەی 24 دیپلۆماتکارانەیە ئەمانەی هەرێمی کوردستان مەسەلا ئەوانەی کە زۆر جارە چن لەگەڵ شاسوار عەبدولواحید خۆی شاکۆوە بنەوە ئەوانەی مەسان قونسڵەکان بەڵێ 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 ئەخر خۆ هەندێک شت هەیە یعنی ئێستا هەواڵێگە چێ ئەو هەواڵە ئەوانە بێن لێکۆڵینەوەی لەگەڵا بکەن لەسەر بکەن بزانن چۆنە بەچی وای لاتوە هەڵوێستی خۆیان نیشان بدەن لەوانەیە ئەوانە هێشتا نەگەیشتمەنە قەنەعەتێک کە هەڵوێست نیشان بن کە شتێک بڵێن ئێستا گەرنەوەی نوێ بچێتە لایەن و مۆزوعەکەیان تێبگەێنێ دیارە لایەنی تریش ئەچێتە لایەن و مۆزوعەکان تێگەین ئەو کاتە ئەگەر نیان کردبێ ئەسڵەن لایەنی تر پێش ئەمە زۆر مەسەلە نییە بەڵام من پرسیارێکی هین بوو چاویلان بەچی پارە پەیدا بکات ینی بەڕاستی کاک ڕەنج ئەمان ینی تەنیا لە ڕووی یاسایی و بە یاسا دژایەتی خەڵک ناکەن لە ڕووی ئابووریشەوە دژایەتیەک ئێستا من باسی یاریگای نۆرۆز خەریک بچی لێ بکەن یاریگایەکە ئەنوا حملەیان لەسەر کرد وایە وایە و ئەبێ وا ئەمە چۆنە بێ ئەمە چاویلان دیش وایە چاویلان بەڕاستی خەڵک پشکی هەیە بەڵام هەندێک کێشەش هەیە کێشەکان چییە نایڵم خەڵک بشێتە چاویلان حتا ئێستا وابزانم هەندێشتیان کردووە لە دەوروبەری چاویلان ئەمان دژی هەموو شتێکن بەسی خۆیان نەبێ خەڵکی دوکان خەڵکە پارەی پێ نەبێ ئەگەر ئەو مەعاشێکە ئەدیدێ خۆخواتی بۆ ضروریاتی خۆی بەکاریبێن نەک بچێ لێ سواری چەرک و فەلەق و سواری یاری و سکەتل مەوتوانە بێ ئەوەشی کە هەیە تۆزێکە و سەردانی کارانەیە کە لە وڵاتان لە جنوب ڕەشیان کردووە چاویلان ڕەشکراوە بۆی کەس نەچێ بۆ ناوانە من جارێکیان چوون بۆ بەغا بۆ دەورەیەک لەگەڵ دکتۆرێک بەڕاستی 1 دینار پێیاکە 1 دینار 1000 دینار نا 1 دینار پێیاکە ئەبێ لە چوارچەوی پشکداریەکەیە ڕوون بێت چۆنە و چۆن نییە و قەنەعەت بە من مێنەوەی کە ناهێڵن وایەشی کەشێ کاگەڕنج ینی من لەگەڵتانڵێن بەو شێوێ ئەوە ڕوون نییە بۆ بەڵام ئەوە ڕوون نییە بۆ ئەوە ڕوون نییە باشە ئەمان ئەڵێن ئەوە ڕوونە بەڵام ئەمانەی کە ئەڵێن ڕوون نییە جەماعەتی دەسەڵاتن ینی پشکدار هەیە جەماعەتی دەسەڵات نەبێ و بڵێ ڕوونە ڕاستە بەڵێ ئەوان خۆیان باسی و ئەواکە باشکە پێشبینی بۆ کەیسەکە چییە زۆر بە کورتی دکتۆر کاتم زۆر کەم ماوە بەڵام لە ڕووی سیاسی یەکشت بڵێم ماوەی لەمە و پێش سەرۆکی شارەوانی هین دەستگیر کرا ئەستەمبول ئەکرەمی مامۆغڵوو باشە ئەردۆغان دەستگیری کرد هەمویان ئەڵێنەوە لەبەرەوەیە کە ئەکرەمی ماغڵۆ ئەوێ خۆی کاندید کە بۆ سەرۆکی تورکیا لەم ڕۆژانە هینێک بووە ڕاپرسیەک بووە ئەو لە زیندانای لەسەر گەندەڵی دەستگیری کراوە ڕاپرسیەکە ئیمامۆغڵۆ لە 45 جوونی هێناوە ئەردۆغان لە 42 هێناوە جا بەستمەوەیە ئەمە بماوێن نەمانەوێتە شاسوار خۆی حەسبکا بگیرێ معامەرەیە بۆی شاسوار دەنگی زۆر بێنێ و هەندێک کەس لیانی تر هەیە دەنگی کەم بێنن پارتی وێکێتی لە شاسوارە ترسن وەحاڵ بەم گرتنە شاسوار و نەوەی نوێ قازانجەکەن لە ناو جەماوەرە ئەگەر هەڵبژاردن بکرێ دەنگی باشترەیە من زیاترەیە ئەوەیە کە ئەوانەی دیکە ڕاستیەکەی باسیەکەن و ئەم قسەی تۆ بەشێک لەو
گومانانە ئەخرەوە گومانی ئەو عینەکە. کەسانەیە کە خۆیان لە حیزبەکانی کەن وان ئەغڵێن من ئەڵێم ئەگەر ئەوان بن ئەگەر خۆ ئێستا ئیمامۆغڵۆ بەچی دەستگیر کراوە بە شتێکی خراپی ئەزانی من زۆر ڕاپرسی لە میدیای کوردستان نبینم نازانم چی کرد با من دکتۆرێک شت بڵێم من زۆر ڕاپرسی لە میدیاکانی کوردستان نبینم لە ماوەی ڕابردووە بەڕاستی ئەوانەی ئۆپۆسیۆن کارکتەرێکی دیکەی ئۆپۆسیۆن دەنگی زیاتری ڕاپرسیەکانە بینێ نەک شاسوارە عەبدولواحید کارکتەرێکی دیکەی ئۆپۆسیۆن زۆربەی دەنگی ڕاپرسیەکان بۆ خۆی با نەک شاسوار عەبدولواحید ڕوونە لەوانەیە وابێ سواس دەکەم لەوانەیە وابێ بەڵام تر لەوانەیە ئەویش وانەش ئەوەش وان نەبێت تۆی ئەسە من ئەو مەسلەی ئیمامۆغڵۆ ئەردۆغانم هێنا ڕوونە ڕیانین تۆ لەوانەیە شتیکە و لاوێ باسی بکە بڵێ لە فلان شوێن ڕاپرسی کراوە لە زیاد لە شوێنێکی ئەلامی ڕاپرسی کراوە کارکتەری من لە کوردستانە نەمبینیوە بەڕاستی نەمبینیوە بۆ نەداومەتێ بۆ خۆت بڵاوی ناکەی تۆ ئێستا بۆ تەنێرم باش بۆچی بۆ منێری سیانت بۆ ئێوە ڕۆژنامە نووسن ئیعلانی کەن بڵێن فلان کەس کوڕی فلان لە ڕاپرسەکە دەنگی زۆر سیانت بۆ نێرم وەڵام پێشەی بۆ تا ئێستا نەمبینی مۆزۆماکرێ من هەرچیە ببینم بۆ تێنێرم نەخۆشە لە هەموو من لە هەموو نەکانە کەناڵەکان متابعەکەم شتیوام نەبینیەوە هەموو دێستا بۆ تەنێرم حاکم شتیەوە بینیوە یان نا وڵی من دوو ڕاپرسی بەرچام کەوت کە بینیم بڵین بە حسابی دەنگەکان حیزبە دەسەڵاتەکان لە پێشەوە بن بەڵام هەر لە ناو ئۆپۆسیۆنی ئۆپۆسیۆنی تر هەیە لە پێشەکەی بەڵام خۆی دەنگانی ئەو خەڵکەی کەچێتی ئەوێ زۆر جاریش هەیە ئەو لایەنە توانێت تایبەت گروپی خۆی هەبێ ڕای کێشە لەو گروپە نوعەتی میدیاکەش زۆر جار کاریگەری هەیە سپاس دەکەم یادگار جەلال لێکۆڵەری دادوەری هەرکت کێشا دکتۆر ڤایگوڵپی چالاکی سیاسی سپاس دەکەم دەستە خۆش بێت سپاس ئێوەدارم ئۆپۆزیشن یەک بگرێت قسێکی باش ئومێدوارم زۆر قسێکی باشە بەدوعا